منیش لەرە بە پشتیوانی خوای گەورە هەندێک مەشخەڵی دید و هەڵوێستە هێنمەوە کە پاڵنەر و ئامانج و گرنگی جیهاد نیشانەدەن لە پیادەکردنی ئەم دینێ هەندێکیان بە تایبەتی پێنجەکەی سەرەتایی لە ڕاستیە بەشێکن لە دیدی عەقائیدی مسلمانان و پەیوەندیان ڕاستەوخۆ بە قەزا و قەدەرەوە هەیە کە ئەرکی هەموو مسلمانێکە بیانزانێت و لێیان حاڵی ببێت و خواویستانش مامەڵەیان لەگەڵا بکە تا لە جەوهەری ململانەی نێوان کافر و مسلمان تێبگات و لە مەبەستی جیهادەکەش جوان تێبگە ئەشێ ئەم مەشخەڵانە ناوبنێن عەقیدەی جیهادیانە یعنی عەقیدەی قیتالی ئەمە هی مسلمانانە وەکو کە لە سوپا و هێزی سەربازی هەموو وڵاتێکە ڕوکنێکی وا لە ئاراستەکردنی سەربازیانە هەیە هەموو سوپایەک هەموو هێزێکی سەربازی ئەگەر کافریش بن ڕوکنێکی ئاراستەی واتاییان هەیە معنەوی پێڵەن عەقیدەی جەنگ بە عەرەبی پێوترە العەقیدەة القیتالیە کە ئەیکەنە زەمینەی قەناعەت و ڕوانگەی دیدی خۆیان بۆ جەنگ بەرپاکردن دژی بەرامبەرەکانیان ئەمە یەکە لای هەموو سوپا و هێزێکی سەربازی بۆتە ڕوکنێکی ئاراستە و پەروەردە و گەشەی سەربازان و دەستگای تایبەتی خۆی لە ناو سوپادا هەیە کە بە ناوی ئاراستەی واتایی واتە تەوجیهی معنەوی ئەناسرێ یان بە ناوی تری هاواتایەوە مەبەستیش لێی معلومە چەسپاندنی ئەو قەناعەت و دیدە جەنگاوەرینێ لە مێشک و دڵ و هەستی جەنگاوەرەکانیانە تەنانە سوپای مولحید و بێدین و دەستگای سەربازی عەلەمانیەکان لە وەسوسەی شەیتان و خەیاڵپڵاوی مەغرورانەی خۆیانەوە شێواز و چۆنیەتی ئەو ئاراستە و گۆشکردنە وەکو بەڵگەنەویستی حەقدا ئەڕێژن کە سەرجەمیشی دیارە هەوا و هەوەس و ئاراستەی شەرخوازیەکەی شەیتانە وەکو خوای گەورە فەرمێ ألم تر أنا أرسلنا الشياطين على الكافرين تؤزهم أزا واتەمە گەر نابینی چۆن شەیتانەکانمان ناردۆتە سەر کافرەکان کە گرتوویان نەتەخۆ و ئەیان خرۆشێن و مەغروریانەکەن تا بە ئاراستەی ئەوان ببزوێن ئەمەیە کە ئەبینی هێزە کافرە شەڕانیەکان هەموو دید و ڕێ و هەڵوێستێکیان کردوتە عەقیدەی جەنگ تا ببێتە هاندەری بەرگری لە خۆ و هێرش و جەنگی بەرامبەرانیان وەکو ئەوەی گوایە ڕەگەزی ئەوان لە ڕەگەزی میلەتانی تر باڵاترە وەکو نازیەکانیان وت یان جەنگەکەیان ڕەوایە وەکو مەسیحەکانیان خاچپەرستەکان چونکە ئەیانەیە بیر و باوەڕ و دید و ڕێسای شارستانەتی پێشکەوتی خۆیان بڵاوکەن وەکو لەم زەمەنی دیموکراسی دواییان ئایان وت یانە خوازن بەرگری لە وڵات و نەتەوەی خۆیان بکەن گوایە شەڕخوازێک خطورەتی هەیە بۆ ئەمنیەتی وڵاتەکەیان هەروەها ئاراستەی تری هاوشێوە تا ببنە پاڵنەری چوونی خەڵکی بۆ سوپاکیان و بەرگری و خۆڕاگریان لە کاتی ڕوبەڕووبوونەوەکانیانە هەموو ئەم دید و ڕێ و هەڵوێست و ڕێسایانەی ئاراستە بۆ پێکانی مەبەستێک ئەویش ئەوەیە کە سەربازە شەڕکەرەکە ئەو قەناعەتەی لا دروست ببێت کە لەسەر حەقە و بەرامبەرەکەی ناحەق عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بە لە ڕۆژی حودەیبیە عەرزی پێغەمبەری خوای کرد عەلەیهی سەڵات وەسەلام مەگەر ئێمە لەسەر حەق نین دوژمنەکانمان ناحەق نین پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وەسەلام هەرەی فەرموو بەلە یعنی بەڵێ بە تەئکید ئێمەش لەسەر حەقین هەروەها بڕوانە قسەی سەرانی کوفریش کە خوای گەورە لە باسی فرعون و دەست و پێوەنەکانی ئەفەرمێ قالوا إن هذان لساحران يريدان أن يخرجاكم من أرضكم بسحرهما ويذهبا بطريقتكم المثلى وتيان أوانا هردوكيان يعني سيدنا موسى وسيدنا هارون عليهم السلام سحرباز و جادوگەرن و ئەخوازن ئێوە لە وڵاتی خۆتان وەدەرنێن تەخت و تاراجی شارستانیەتێن نمونەیەکەی خۆتان تێک و پێک دەن و بیگۆڕن کەوابوو ئەهلی ئیمان و ئەهلی کوفر هەموو یانەوانەی کە خاوەنی سوپا و هێزن هەوڵەدەن ئەم عەقیدەی جەنگیە عەقیدەی قیتالی لە سەربازەکانیانە بڕوێنن ئەوەی ئێمەی مسلمانان لەم جیهادەدا باوەڕمان پێیەتی ئەشێ بەم شێوەی کورت و پوخت وردیکەینەوە ئەڵێن خوای گەورە هەموو مەخلوقاتی دروست کردو و فەرمانی پێداون کە بیپەرستن
فەرمانەکانی لەسەر زمانی نێراوەکانی خۆی عەلەیهیمو سەلام ڕوون کردوت. خەڵکیش هەیانە باوەڕی پێهێناون و هەشیانە بێ باوەڕانە دژیان وەستاونەتەوە. ئاوا بە قەزا و قەدەری خۆی خەڵکەکە بوون بە دوو بەرەی لێک جوداوە، مسلمان و کافر. پاشان خوای گەورە لایەنێکیان بە دەسەڵاتدارەتی زاڵەکە بەسەر لایەنەکەی تریانە بۆ تاقیکردنەوەی باوەڕ و هەڵوێستی خواناسی یان خوانەناسیان. وەکو ئەفەرمێ وجعلنا بعضكم لبعض فتنة ئەتەصبیرون، هەندێکتانمان بۆ هەندێکی تر کردوتە مایەی تاقیکردنەوە. ئەخۆ ئارامگرە بن. خوای گەورە بە فەرمانی قەدەریانەی خۆی کافرەکان دەسەڵاتدار و زاڵەکە بەسەر مسلمانانە تا هەوڵی ڕیشەکێشکردن و پاشگەزکردنەوەیان لە دینەکە بدەن، یان مسلمانان بە فەرمانی شەرعیانەی خۆی دەسەڵاتدار و زاڵەکە بەسەر کافرانە تا بەرەو بانگەوازی خواییان بهێنن. ئەوی ملینەنا جەنگی دژ بەرپاکرێت تا تەسلیم بە ئەحکامی دینەکە بێ، واتە دەسەڵاتی باڵای ناوچەکە بۆ شەریعەتەکەی خوای گەورە دابین کراوە، تا هەموو دید و ڕێک ئەبێتە مەنهەجەکەی خوای گەورە و غەیری خوای گەورە هیچ شتێک بەخوا دانانرێت و ناپەرسترێت. کە ناسرا و پەرسترا مەرجیشە تاک و تەنها بێت و هاوبەشی بۆ بڕیار نەدرێت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ لە حەدیثی صحیحی متفق عەلەیهی، واتە بوخاری و مسلم بە یەک لەفظ بە هەمان لەفظ جێڕاویانەتەوە فەرمێ أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله. فەرمانم پێدراوە کە جەنگی خەڵکی بکەم، کوشتاری خەڵکی بکەم تا شایەتمانەکە قبوڵەکەن. هەروەها ئەفەرمێ لە حەدیثی صحیح حەدیثان کە ئیمامی ئەحمەد لە ئیبن عومەرەوە ڕیوایەتی کردووە و ئیبن عەساکر لە تاریخی دیمەشق هێناوێتی و هەروەها خەتیبی بەغدادی لە الفەقیه والمتفقه مجلدی دووهەم لاپەڕ 73 هێناوێتیەوە و شێخی ئەلبانیش رحمه الله لە صحيح الجامعة ژمارە 2831 کە هێناوێتیەوە و بە صحیحی ناساندووە. ئەفەرمێ بعثت بين يدي الساعة بالسيف حتى يعبد الله وحده لا شريك له وجعل رزقي تحت ظل رمحي وجعل الذلة والصغار على من خالف أمري ومن تشبه بقوم فهو منهم. يعني لسردماني نزيق بقيامك لآخر زمانة بپیامی پێغەمبەرێتیەوە نێراو بە شمشێرەوە نێراون تا خوای پەروەردگار بە تاک و تەنهایی بپەرسترێت و بە هیچ شێوەیەک شەریکی بۆ دانەنرێت. و خوای پەروەردگاریش ڕزق و ڕۆزی منی خستۆتە ژێر سایەی ڕمەکەمەوە، زەلیلی و ژێردەستەیی و چاوشۆڕیشی خستۆتە سەر ئەو کەسانەی کە پێچەوانەکاری فەرمانەکانی منن. و هەر کەسێکیش خۆی بە قەومێک بچوێنێ شێوەی وەکو ئەوان لێ بکە ئەوە لە ڕیزی ئەوانە حسابەکرێ. جیهادیش شێواز و هۆکارێکی چەسپاندنی یەکخواپەرستیە. ئاوا خوای گەورە ویستی وابوو کە دنیا بکاتە شوێنی تاقیکردنەوەی بەندەکانی تا لەسەر دید و باوەڕ و هەڵوێستیان لە قیامەتە پاداشت یان سزا وەرگرنەوە. ئەمەش ئەو ڕسایە کە خوای گەورە ئەفەرمێ ذلك ولو يشاء الله لانتصر منهم ولكن ليبلو بعضكم ببعض. لسورة محمد فرمى أوش بو أويا كأجر خواي جورا بيبي بسريانا زالكا أتواني بلا مخوازي هندكتان بواني ترتان تعقيب كاتو. لسورة شراشة أفرمي وتنذر يوم الجمع لا ريب فيه فريق في الجنة وفريق في السعير ولو شاء الله لجعلهم أمة واحدة ولكن يدخل من يشاء في رحمته والظالمون ما لهم من ولي ولا نصير. واتهوش داري درباري روجي كومكاري قيامت بدا كبهيد شويق قمان لهاتنيا نيو دي جا هندي كان لبهشتا ابنو هندي كتريشان لدوزخا. ئەگەر خوای گەورە بیویستایە هەمویانیە کردە ئومەتێکی هیدایەت دراو، بەڵام خوای گەورە بۆ بەندەکانی وای خواستوکە سەرپشک بن، مخەیەر بن
حڕ و مختار و سربەست و سربەخۆ بن، خۆیان ئازاد بن ئەم دینە وەرەگرنیان. خوای گەورە ئەو کەسانەی هیدایەتەکەی وەرەگرن و پەیامەکەی هەڵەگرن پێوەی پابەند دەبن ئەیان خاتە بربەزەی و سۆزی خۆی. ستەمکارانیش نە سەرپەرشتیاریانە بێت و نەلایەنگر و پشتیوە. هەردوو لایەنی کوفر و ئیمان هەر بەندەی خوای گەورەن و ئازادانە یان ناچارانە هەر لەژێر دەسەڵاتی ئەودا. خوای گەورە بە پێی قەدەری خۆی کردوونی بە دووبەرە. خوای گەورە کارزان و دادپەروەرە، دانایە و بەتوانایە. ئێمەش باوەڕی تەواومان پێیەتی، قەناعەتمان بە دانایی ئەو هەیە. ملکەچ و جۆڕایەڵی فەرمانە شەرعیەکانیشین و سوورین لەسەر پێوە پابەند بوونیان. ستایش بۆ خوای و پرسیاری لێ ناکرێ کە چۆن و بۆچی هەر ئەو ئەپەرسترێت و ئەویش ئەپرسێت.